کە هەموو شەوێک بژێوی ژیانیان لەسەر گۆرانیەکان و شعرەکانی عەتا چاوشینە. ئەمڕۆ 5 ساڵ تێپەڕ دەبێت بە سەرکۆچی دوایی هونەرمەندی کورد عەتا چاوشین. بەڵام لێرە ژمارەیەکی کەم لە هونەرمەندان بەشداریان لە ساڵیادەکەیدا کردووە و تەنانەت خانەوادەکەی خۆشی بەشداری ئەم ساڵیادەیان نەکردووە کە ئەم باخچەیە بەناوی ئەوە دانراوە پەیکەرێکی وەک ڕێزێ بەدانراوە. من ئەچمە لای هونەرمەند جەزای ساز سەرۆکی کۆمەڵی هونەری میلیەکە فەرمی تەیارە کاک جەزا سڵاوی لێ بێت. بۆ هونەرمەندێکی لەم شێوەیە ژمارەیەکی کەم لە هونەرمەندان بەشداریان لە ساڵیادەکەیە کردووە. هەر من ویستم قسەکەی تۆ بکەم، من گلەی لە خەڵک ناکەم لە هاوڵاتی، بەس گلەی لەو هونەرمەندان ناکەم کە هەموو شەوێک بژێوی ژیانیان لەسەر گۆرانیەکان و شعرەکانی عەتا چاوشینە. بەداخەوە ئەم خۆش نژێ بە هونەر، بەس ئەوان لەسەر بەرهەمەکانی ئەم خۆشەژین، بەڵام بەداخەوە وەفادارین. ئێمە وەفاداری زۆر گرنگە، ئەمە پێویستە بە وەفا بین بەرامبەری ئەو کەسانی ئەم هەموو ژیانی خۆی بە کرێکاری بە ڕەنجبەری پێکەوە ناو ئەتوانی خۆی دروستکە، وەکو شاعیر، وەکو هونەرمەند، وەکو ئاوازدانەر، وەکو هونەرمەندێکی نەتەوەی، وەکو هونەرمەندێک کە بۆ بە سیمبۆڵی هونەری میلی. بەڵام ئەوان لەسەر پاژماوی هونەری ئەمە ژین و بەڵام بەداخەوە بێوەفاشن بەرامبەری هاوڕێکانی خۆیان. ئێمە ئەرچی خۆمان جێبەجێکەین، کۆمەڵی هونەری میلی کوردستان و دەستە باڵا خۆبەخشەکەی کۆمەڵی هونەری میلی کوردستان، ئێمە لێ ناگەڕێنین هونەرمەندانە بێناز بن. ئێمە زیاتر لە 30 ساڵە یادی حەسەن زیرەکەکەینەوە ڕۆژی پێنجشەممە لە سنتەی ڕۆژمیری سەرا بە هەمان شێوە دەکەینەوە چۆن لێگەڕین کە هونەرمەندێکی شارەکەمان کە هەموو ژیانی خۆی بۆ هونەر و بۆ جوانیەکانی ژیان تەرخان کردووە. کاک جەزا ئێمە گلەی لە هونەرمەندانەکەین کە بەشداریان نەکردەوە، بەڵام لێرە خانەوادەکەی خۆشی نابینم. وەڵای خانەوادەکەی خۆی من لێر ناشارمەوە، ئێمە کۆمەڵی هونەری میلی ئەم بۆ نێمان ڕێخستووە. ئەو خانەوادەکەی خۆشی بەڕاستی ئەوەی کە ئێستا هەستی پێکەین خەڵک هەمووی هیلاکە و ژیان هیلاکە، ئەمە فەرزمان نەکرد بەسە کەس بێت و داواتنامەشمان بۆ کەس نەنادووە. لێشتان ناشەرمەوە تەنانەت پێشمان نەوتون، ئیتر نازانم ئایا بەبوونی سۆشیال میدیاوان ئاگادار بن کە ئێمە میاداکەنوێ نایکەینەوە، ڕەنگەوان چوبن بۆ سەر مەزارەکەی بۆ سەرقەبران بۆ شوێنێک، بەس ئێمە لێرە وەکو ئەرشی خۆمان هەموو ساڵی لێرە میاداکەینەوە. یادەوەری و چی هەبوو لەگەڵیا کۆتا یادەوەری و چی بوو لەگەڵیا؟ وەڵی من هەموو ژیانم یادەوەری بۆ لەگەڵ عەتا چاوشینە، لەبەرەوەی لە تەمەنێکی زۆر گەنجێتیەوە، لە تەمەنی 15-16 ساڵیەوە کە گەنج بووین بێکەوە هاوڕێ هەموو تەمەنم بووە. یادگاری خۆش و ناخۆشم زۆرە لەگەڵیا. کۆتا یادگاریم لەگەڵیاوە بووە، ئەو زۆر بە جگەرە شێشان تووڕابوو، ئەنی ئەوەنە دوژمنی جگەرە شێشانەوە بوو، بەبزانم هەفتەیەک نەبوو پێشەوەی کە تووشەوە بێهات جگەرەکەی دەست وەرگرت مشکانوتی زۆر ناشرینە بەدەستەوە، زۆر خراپە، بەڵام بەداخەوە خۆشی بە بەسیترین پەتاتیا چوو کە ئەو پەتانە گریسەی کە کۆمەڵی هونەرمەندی لێمە بەرد بەداخەوە کرۆنا کە جگەرەکەی شکانی جگەر و کێشایە لێت ناشارمەوە، خەفەت ئێمانە واد لێ کات جگەرە بچێشیتەوە. زۆر سپاس بۆ جەزای ساز سەرۆکی کۆمەڵی هونەری میلی بەڵێ ئەو کە گوێبیستی بوون ئەو لە ئێستادا ژمارێکی کەم لە هونەرمەندان هاتوونەتە ئێرە بەشداری ساڵیادی هونەرمەندێکی شاری سلێمانی دەکەن کە زیاتر لە 40 ساڵ خزمەتی بە هونەری کوردی کرد.